گوێ بگرە، ئافرەتێکی جوان باڵا بەرز بە سەنگایی خۆی لەبان تەرازوو دای نابوو بە ئاڵتون کڕی بوو. ئیتر ئەم ئافرەتە 50 کیلۆ بوو بێ 50 کیلۆ ئاڵتون. دەوڵەمەنە فشەکەرەکان کەوەها ئێساکە 7 دەفتەریان هەیە پۆز بەسەر لادێیەکا لێدەن، ئەڵێ ئەوانە لادێین، ئەچینە گوندی فڵان دانیشین، ئەچینە فڵانە گوند دانیشین، لە فڵانە سیتی دانیشین، لەبەرەوەی لەم خەڵکە نەزان و نەفامە دوور بین. قڕ بەسەرت هەموو سەروەتەکەت 2 کیلۆ 3 کیلۆ پارەی ئاڵتونی ئەو پیاوە دەوڵەمەنە پارەی خانۆکەی تووە کە پۆزی پێوە لێ ئەدەی. ئافرەتێکی کڕی بوو پڕ بە سەنگایی خۆی بە ئاڵتون. ئەم ئافرەتە 2-3 مەهنەی تیا بوو. یەکەم جوانیەکی دڵڕفێن حۆریەک بوو بەسەر زەویە ئەسوڕایەوە. دووەم دەنگی خۆش بوو وەکو غەزال گۆرانی ئەوت، دەنگی ئەتوت کەناریە وعودیشی ئەژەن. ئەم پیاوە لەسەر باخیرە بەرەو سەفەر ئەڕوا، ئەخواتەوە مەست بووە تەقریبەن تۆزێ نەشئەی شەراب گردوویەتی. گەنجێکی صالح لەولاوە قورئان ئەخوێنێ، ئەڵێ یا فتى هل سمعت أحسن من هذا؟ ئەڵێ کوڕە گەنجەکە قەت نازداری و شۆخ و شەنگی جوانی و لەزەت و متعەی وەکو ئەم ژنەت بینیوە کە بۆ من ئەیکا؟ ئەڵێ بەڵێ زۆر لەوە خۆشترم بینیوە. ئەڵێ هاتی ما عندك، بزا چیت پێ فەرموو، فەلیەتەفەضەل. ئەمە تو عەقڵت هەیە، ئەم ناز و نیعمەتە هەیە، تو لەمە باشترە زانی داما و نانت پێ نییە نان بخۆی بەجلێکی دڕاوەوە. ئەم گەنجە صالحە، ئەم گەنجە عابدە، ئەم گەنجە دڵی غافڵ نییە، دەست ئەکاتە خوێندنەوەی قورئان. ئەفەرمێ فتلا عليه قول الله سبحانه وتعالى قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة. ئەم کابرایە سڕ ئەبێ ئەلەو شوێنەیە، شەرابەکە فراداتە ناو ئاوەکەوە، ئەڵێ واللهی گوێم لێ نەبووە لەمە خۆشتر. قل متاع الدنيا قليل، أي محمد صلى الله عليه وسلم بيان بفرمو جياني دنيا كما. قل متاع الدنيا قليل، جياني دنيا كما. ئێستا کەسێ لەیەوە ئەگەر بچێتە مەجلیسێ بڵێ یا ڕەبی خوایە سەدام لە ناو دەی کورە خەڵکە لێ کاکە تووشێتی ئەوە هەشتاکان بوو، ئێستا 2020. ئەها تەمەن چەند بە زووی تێپەڕی، چەند بە زووی ئومە عەرەبیە واحیدە ذات الرسالة خالد الڕۆی ئەمەی تریش ئەڕوا. بەڵام قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى. ژیانی دنیا کەم و کورتە، ئافرین بۆ ئەو کەسەی تەقوای خوا ئەکا. أينما تكونوا يدرككم الموت، لەسەر گرد بی، لەناو شوشەی پۆڵاین بی، لەناو هێز و عەسکەر و چەکدار بی، مەلەک المەوت بەبین هێزەکانە دێ، بەبین بۆدیگاردەکەیە دێ، دەسەگریتە دڵتەوە دەی لە زەوی، قەناز بەدەستێ دانیشتووە تۆ ئەکوژێ. أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة. سبحان الله. ئەم ئاەتە چووە دڵی ئەم دەوڵەمەنەوە، شەرابەکەی فرەدایە ناو ئاوەکەوە، وتی گەنجەکە واللهی لەمە خۆشترم گوێ لێ نەبووە، هەیە لەمە خۆشتر؟ ئەڵێ بەڵێ هەیە. فتلا عليه قول الله سبحانه وتعالى وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. أي محمد صلى الله عليه وسلم همو قل متاع الدنيا قليل، بركتي هيا. أي محمد في أنبلي جياني دنيا كرتا، قل متاع الدنيا قليل وقل الحق من ربكم في أنبلي حق لخوا وهاتوا. حقين فلانة حزبو، فلانة رجدارو، فلانة كسو، فلانة شيخو، فلانة سيد نية، حقين خوايا. وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن. هر كسي عاقلة، هر كسي ويستي ليتي با إيمان بيني وشيني محمد المصطفى كوي صلى الله عليه وسلم. ومن شاء فليكفر، هر كسي كش بي خوش نية با شون أبو جهل شون كوتكاني أبو جهل كوي. إنا أعتدنا للظالمين نارا. لجياني دنيا كافرة بيدينا سكايتي بخوا بيغمرك. إنا أعتدنا للظالمين نارا. بۆ ستەمکاران کە هاوڵ بۆ خوادانن گەورەترین ستەمە و کۆی ستەمەکانی تریش لە دوای ئەوە ئاگرمان بۆیان ئامادە کردووە. إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها. ئاگر و بڵێسەی جەهەنم دەوریان ئەدا، لە جەهەنما ئەقیژێنن ئەڵێن خوایە یەک ئاوێ فێنک یەک جار، بەس یەک جار چکەم یەک قەترە ئاو فێنک بەهەشت بکەتە جەهەنمەوە ئەیکوژێنێتەوە، جەزرەبەی خۆی وەرئەگرێت. ئاوەکەی بۆ ئەهێنن بەس گەرمی ئاوەکە دەموچاوی هەڵە بزرقێنێت، خۆ ئەبمان پارێزێ. ئەم کابرایە فەڕەما ببەقیەتی الشەرابی،
هەرچی مەشروبەکەی پێ بوو فڕێدایە ئاوەکەوە دەستی کردە گریان عودەکەی بە شەق شکان بە کچەکەشی وت تۆش بڕۆ ئازادی ئیتر گەرەکتم نییە خوا حافیزت بۆ خۆت بڕۆ تەوبە بکە و بڕۆ شوویەکی ساڵح بکە و خوا حافیزت ئیتر تۆ تەواو لای من. اینجا بە کابرای گەنجی وت یا فەتا هەل هونا فەرەجون وتی ئایا لەم وەزعەی کە من تایەم لەم سەرگەردانیەی کە من تایەم ئازادیەکی ڕەها هەیە ئەم خوایە ئەم هەموو ئاگدارکردنەوەی ئێستادایە گوێی منە توانام هەیە بگەڕێمەوە بۆ لای ئەم خوا عەزیمە. فتلا عليه قول الله تعالى قل يا عبادي الذين أسرفوا ئێمە پێمان باشە قسەی خۆمان بۆ خەڵک بکەین با قسەی خوا و پێغەمبەر بۆ خەڵکی بکەین با هەر کاتێک تەنازوعێکمان هەبوو فەڕدوه إلى الله ورسول باشتی خۆمانی تیان نەبێ. کابرایەکی دەوڵەمەنی شەرابخۆر ئافرەتێکی کردووە بە سەنگایی خۆی بە ئاڵتون کڕیوێتی لە قیمەی بوغرایی و غەفڵەتایە بەڵام وقل الحق من ربكم قل متاع الدنيا قليل قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. كاتي أم آيتي جويليبو فصاح صيحة عظيمة هاواری کرد و قیژانی کابرا کە خوای پەروەردگارە فەرمی ئەی بەندەکانم تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوا. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم تۆ کاتێک کە بە سەنگایی ئەم ئافرەتە ئاڵتونت داوە زوڵمت لە خۆت کردووە کاتێک کە وەها عودت بۆ لی ئەدا و شەراب ئەخۆی زوڵمت لە نەفسی خۆت کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەم پیاوە هاوارێکی لێ بەرزە بێتەوە سەیرەکەن وفاتی کردەوە بۆنی مەشروبی لێ هات. ئێمەی موسڵمان برایانی خۆم زۆرێکمان مەشروبیش ناخۆین زۆرێکمان ئەهلی ئەوە نیمان پڕ گیرفانمان دینار عێراقی نییە بچین لە بازاڕ شتی پێ بکڕین فەچ جای بڕۆین پڕ بە سەنگایی ئافرەتێک ئاڵتون بدەین ڕەقسمان بۆ بکە گەنجەکانمان دوو مانگ سێ مانگ پەڵب لە باوکیان ئەگرن قاتێکیان بۆ بکە گەنجەکە بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار تۆ ئەبیتە فریادڕەسی دایک و باوکت ئەی خوشکی بەڕێز عەباکەت تون بکە تۆ ئەبیتە فریادڕەسی پەروەردەکردنی عایلەیەکی صالح. بۆیە ئەم پیاوە لە خەوی غەفڵەتە لە شەراب خواردنا ڕەحمەتی خوای لێبێ بەخۆی هاتەوە لە منتەقای ئیخبارە واحدی ڕەحمەتی خوای لێبێ لە شەهیدانی قورئان و کوژراوانی قورئان ئەم پیاوە نەقڵ ئەکا ئێستا کە من بۆ ئێوەی باس ئەکەم بە شەراب و بە سەرخۆشی گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار تەوبەیەکی کرد تەوبەیەکی نەسوحی کرد و هەر لەوێ خوای گەورە ڕوحی کێشا لە ڕۆژی قیامەتیشا حاکم خوای پەروەردگارە من و تۆی عەبدی زەعیف نیمان.